لە کاتێکدا وڵاتی تونس بووە وێزگەی لووتکەی سێیەمینی کۆماری عەرەبی ماوەیەکی زۆر ئامادەکاری دەکرد بۆ سەرکەوتنی بەتایبەتی هەوڵەکانی لەوەدا تڕکردبووەوە کە شاندەکان لە ئاستێکی باڵادا بەشداری بکەن، بەڵام هەروەکو لووتکەکانی پێشتر جیاوازیەکان و گرفتەکان لە نێوان وڵاتانی عەرەبیدا ڕێگر بووە لەو خواستەی وڵاتی تونس. گەرچی لە بەرنامەی ڕاگەیاندن و پەرەپێدانی کۆمکاری عەرەبیدا ئاماژە بە پەرەپێدانی پەیوەندی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و بەرگری هاوبەش و تەواوکاری لە نێوان وڵاتانی ئەندامدا کراوە تا ئاستی یەکگرتن، بەڵام ئەوەی لا قۆناغی ئێستای لووتکەی عەرەبیدا دەبینرێت نەک هیچ یەکێک لەو ئامانجانە نەهاتونەتە دی، بەڵکو ڕێکخراوە ناوچەیەکانی هاوشێوەی ئەنجومەنی هاریکاری کەندا و ڕێکخراوی مەغریبی عەرەبیش بە دەردی کۆمکاری عەرەبی چوون و تووشی ئیفلیجی بوون. وڵاتانی عەرەبی لەلایەک دەستەوەیەخەی قەیرانی ناوخۆیین چونکە ڕژێمە دیکتاتۆرەکان بە ئاگر و ئاسن لەگەڵ ویستی گەلانیان لە ئازادی و سربەخۆیی لە بەهاری عەرەبیدا جوڵانەوە. بۆیە وڵاتانی سووریا و لیبیا و یەمەن و میسر خەڵتانی خوێن و پێشێلکاری مافی مرۆڤ بوونەتەوە. ئێستا جەزایر و سوودان لە بەهارێکی نوێدا خوازیاری ئازادی و سربەخۆیی ڕاستەقینەن، کاوانیش هەمان مەترسی کودەتای پێچەوانەیان لەسرە. بەتایبەتی وڵاتانەی لە ناوچەکەدا تراژیدیای تیرۆری جەمال خاشقچی و بۆمبارانی خەڵکی سیڤیلی یەمەن دەخۆڵقێنن. بەهێزی پترۆدۆلار لە دژی خواستی گەلان ڕادەوەستن، چونکە سەرکەوتنی هەر گەلێکی ئازادی خوازی ناوچەکە بە ئیلهام دەبینن بۆ گەلانی ژێر چەپۆکیان. سێمین لووتکەی کۆمکاری عەرەبی لە کاتێکدا گرێدەدرێت کە ترامپ بە دوو بڕیاری یەک لە دوای یەک لەلایەک باڵیۆزخانەی ویلایەتە یەکگرتووەکانی گوازرایەوە بۆ قودس کە لە ئاسیاڵوێستی عەرەبیدا پێچەوانەی بڕیارێکی لووتکەی عەرەبیە لە ساڵی 1970دا کە وڵاتانی کۆمکاری عەرەبی پەیوەندیەکانیان دەپچڕن لەگەڵ هەر وڵاتێکدا کە قودس بە پایتەختی ئیسرائیل لە قەڵەم بدات. بەڵام جگە لە لێدوانی زارێکی نەبێت، عەرەب بەرامبەر ئەمریکا دەستەوسانن. لەلایەکی تریش بڕیاری دووەمی ترامپ با بەخشینی جۆلان بە ئیسرائیل کە پێچەوانەی یاسا نێودەوڵەتیەکانە. جگە لە ناڕەزایی میدیایی هیچ هەڵوێستێکی کردەی بەدواوە نەبوو. وەکو باسیش دەکرێت جگە لە هەمان ناڕەزایی سەرزارەکی لا بەلاغی کۆتاییشدا ئاماژە بە هەڵوێستی کردەی نەکراوە. سەرەڕای ئەوەی وڵاتانی عەرەبی خاوەنی گەورەترین یەدەگی نەوت و گازی سروشتی و زەوی بە پیت و فراوان و هێزی مرۆیی و دەستی کارن، بەڵام زۆربەی ڕەهای هاوڵاتیانی عەرەب لە ژێرهێڵی هەژاریەوەن. لا یەمەن و سووریاش ملیۆنان هاوڵاتی لاقات و قڕیدان و ژیانیان لە مەترسیدایە. هەر بۆیە لەو لووتکەیەدا دەبوو ئەو بابەتانە چارەسەر بکرێن کە گرفتی هاوڵاتیانی عەرەبن، بەڵام لا بەرنامەی لووتکەی ئەمجارەدا بە هیچ شێوەیەک باسی هەژاری و بێکاری و گەشەپێدانی ئابووری و مرۆیی ناکرێت چ بگاتە پڕۆژە تاوکاریە سیاسی و ئابووریەکان. ئەمەش بەڵگەیە لەسەر لووتکەیەکی شکست خواردوو بەر لەوەی لەدایک ببێت.